سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانی لە پانۆرامای ئەم شۆ بۆ قسەکردن و گفتوگۆکردن سەبارەت بە بابەتێکی دیکە وەک ئاگادارن کە عێراق و ناوچەکەەوە هەرێمی کوردستانیش لە نێوە عێراقی فدراڵدا بە بارودۆخێکی ناسەقامگیردا تێپەڕ دەبێت هەم لە ڕووی سیاسی ئەمنی و دواتریش ئەو بارودۆخە داراییە سەختی کە بەسەر هەرێمی کوردستان داهاتوە کۆی هەموو ئەم ڕووداوانە دیارە هۆکارگەلێکیان لە پشتەوەیە کە شایانی قسەکردن و گفتوگۆ لەسەرکردن و شەن و کەوکردنی ئەو هۆکار و فاکتەرانی کە داخۆ بۆچی عێراق بەم بارودۆخە ناسەقامگیرەدا تێپەڕ دەبێت و لە ناویشیدا هەرێمی کوردستان خەریکە بە ئاگری شەڕێک دەسووتێت کە شەڕی ئەو نییە و ناتوانرێت بە جۆرێک لە جۆرەکان نە لەسەر ئاسی نێودەوڵەتی نە لەسەر ئاسی ناوخۆییش بەرگریەکی ئەوتۆ لە هەرێمی کوردستان بکرێکە بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردوو ئەو ڕووداوە ناخۆشانی کە بینیمان بەسەر هەرێمی کوردستان داهاتن کە تاوەکو ئێستش کاریگەریەکانی لەسەر دڵ و دەرونی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەجێماوە هەروەها دەبێت چی بکەین بۆەوەی عێراق و هەرێمی کوردستان بگەنە دەرچەیەکی چارەسەر لەسەر کۆی ئەو کێشە و ململاریانی کە بەڕاستی گەشتونەتە دۆخی چەقبەستوو و خەڵک ئومێدی نەماوە لەوەی داخۆ ئەم کێشانە کەی دەرگای چارەسەریان لەسەر دەکرێتەوە کەی بەرپرسانی هەرێم و بەغدا گرێچۆرەکان دەکەنەوە بارودۆخ و ژیان و گوزەرانی خەڵک باش دەکەن گفتوگۆی ئەم بابەتانە دەکەم لەگەڵ هەر یەک لە بەڕێزان کاک سیروان جەلال چاودێری سیاسی لە ستۆدیۆ لەگەڵما بەخێربی کاک سیروان سپاس بۆ ئامادەبوونێ خاتو شاناز ڕەمزین و سەر و چاودێری سیاسی جەنابیش زۆر بەخێربی خاتو شاناز کاک سیروان دەبێت زۆر بە کورتی بپرسمیانی ئەو بارودۆخی کە ئێستا عێراق پێدا تێپەڕ دەبێەوە هەرێمی کوردستانیشی پێوە گرێدراوە سەرچاوەکەی چییە؟ لە ڕاستیە سەرتا سڵاو بۆ بینەران و بیسەرانی کورسات و پیرۆزباییشتان لێ یەکەم بەهۆی ئەو سەرکەوتن و دەستکەوتی کە لە چەند ڕۆژی ڕابردووە کورسات و کەناڵێکی پێشەنگ ڕێزی دێنرا و خەڵاتی وەرگرتووە ئینشاءالله هەمیشە پێشەنگە بن لە ڕاستیە عێراق وەکو وڵاتێکی غەیر مونسەجیم هەر لە دروستبوونی ئەم جوگرافیایی کە ناوی عێراق ئەم خەریتەیە ئەوە عێراق کە دروست کراوە کۆمەڵێک پێکهاتەی جیاواز کە ڕەنگ بێ ئەگەری پێکەوە ژیانیان زۆر لەبار نەبوو بێ بە ئەندازەی لێکترازان و جوداییان ئەمە فاکتەرێک بەوە کەوتوتە زۆنێکی شەو ناوچەیەکەوە کە ناوچەیەکە لە بە درێژایی مێژوو سیراعاتی سەفەوی و عوسمانی و ئیمپراتۆرەکان و زلهێزەکانی دنیا لە مەنتیقە تەحەکومیان کردووە و لە مێژووی نوێشا و مێژووی هاوچەرخ و لە ئێستایش کە نوکە ئێمە تایە ئەژین هێزە دەرەکیەکان و هێزە نێودەوڵەتەکان چاویان بڕیوەتە عێراق بەشێکی پێیان وایە عێراقیان لە دەستی دیکتاتۆر و زاڵم و ستەمکارێکی وەکو سەدام ڕزگار کردووە پێویستە حوزوریان هەبێ و پشتیان هەبێ و ئاگیان لە ئایندەیەم عێراقە بێ ئەم عێراقا ئەمریکا و هێزا هاوپەیمانەکان بۆ ڕزگاریان نەکردو ئەوان لە دوورەوە تەماشاکەر بن چونکە ئەوان پێیان وایە زیاتر لە 4000 بۆ نزیکەی 5000 سەربازی خۆیاوە بە کوشت ئەمریکا لە عێراقا ئەوێت دەستکەوت بچنێتەوە و ئەو وڵاتانی کە پشتیوانیان کردووە ئەیانەوەی عێراقێکی دیموکراسی و عێراقێک لانی کەم لە لایەنگرایەتی و دۆستایەتی و سیاسەتکردنا بە دۆستی غەربی بکەوێتەوە لە تەوەرێکی تریشی کە ئەکاتە هێزە ئیقلیمیەکان و هێز و دراوسەکانی عێراق کە دەوڵەتێکی گەورەی وەکو جمهوری ئیسلامی ئێران و دەوڵەتێکی وەکو کۆماری تورکیا ئەوانیش پێیان وایە هەم نفوزیان لە عێراقا هەیە هەم لە ڕووی مەزهبیەوە لە عێراقا ئێرانیەکان حوزورێکی کاریگەریان هەیە ڕەنگ بێ لە دەوروبەری لە 16 خەڵکی عێراق کە شیعەن ئەوان پێیان وایە ئەم گرێدراوێ مەزهبیە بای ئەوە حەقیان ئەداتێ کە بەشدار بن و لە پرۆسەکانی دوای پرۆسی ئازادی عێراق و لە شەڕی داعش و ئەوانە پێیان وایە بەشدار بوون و هاوکار بوون بۆ لە ناوبردنی داعش و لە پرۆسی سیاسی عێراقیشان ڕۆڵیان هەبووە لە سەرخستنی پرۆسەکە پێیان وایە ئەبێ دراوسەیەک بێ کە ینی هاوپەیمانێکی استراتیژی گرنگ بێ بەنسبەت جمهوری ئیسلامی ئێرانەوە و بەنسبەت تورکیاشەوە تورکیا خەونی لە مێژینەی هەیە و پێی وایە ویلایەتی مووسڵ هەر بەشێکە لە کۆماری تورکیا و تورکیا بەوە ناوەستێ هەر ئەمە ویلایەتی مووسڵە و جیرانی عێراقە بەڵکو لە وڵاتانی دووریشا و بەشداریەکە و حوزوری هەیە حوزوری سیاسی اقتصادی ئیستیخباراتی و حوزوری سەربازیشی هەیە لەبەرەوە لە عێراقا پێی وایەوان بای ئەوە نفوزیان هەیە کە بتوانن ئاراستەی سیاسی لە ناو عێراقا بگۆڕن و لە قازانجی خۆیان بیشکێنەوە هەموو ئەمانە فاکتەرگەلێکن کە ناسەقامگیریەک لە ناوخۆی عێراقا و عێراقیەکان خۆیشیان لە بەشی بڵین بەشەکەی ناوەڕاست و باشووری عێراق غیر مونسەجیمی و نائیستیقراریەکیش لەوێ هەیە
دین کە بەشەکەی تری کاتە هەرێمی کوردستان لەگەڵ دەسەڵاتی مرکزیە لەگەڵ دەوڵەتی عێراقیە لەگەڵ ئەو سیستەمەی کە لە بەغداد حکومەکە تا ئێستاش ناتەبایەک لێکنێکتەگەیشتنێکی زۆر هەیە و لە ناو خۆی هەرێمی کوردستانیش دیسان فاکتەرێکی ترە کە ناتەبایی ناو هەرێمی کوردستان و هێزە سیاسەکانی کوردستان ئەمەیش ئەبێتە فاکتەرێک بۆ نائیستیقراری نائارامی هەم بۆ ناو خۆی هەرێمی کوردستان بە کۆی گشتی ئەم فەوزایە لە ناو عێراقا هەیە و ڕۆژ بە ڕۆژ دەرهاویشتەی زیاتریشی لە چاوەڕوانەکرێت. زۆر باشە. خاتوشانەز بەخێر جارێکی دیکە لەسەر وەختی سەر هەڵدانی شەڕینەوان ئیسرائیل و زوتەوەی حەماس دواتر درێژە کێشانی و جەنگە خەڵک ینی ئەو پێشبینیان کردوە چاودێرانی سیاسی کە ڕەنگە عێراق بە ئاگری ئەم شەڕە بسووتێەوە ببێتە شوێنی لایبوونەوەی ململانەکان لە ڕاستیژدا پێشبینیەکان تا ڕادێک وا دەرچوون. ئەنگ دەکرێت بپرسم عێراق بۆ چینی توانی ڕێگە نەدات ببێتە مەیدانێک بۆ یەکلایبوونەوە ئەو کێشە و ئاڵۆزیانی کە ئەمڕۆ سەری کێشاوە بۆ هەندێک بابەتی دیکەوە هەرێمی کوردستانیش لەگەڵیدا خەریکە بەم ئاگرە دەسووتێ. سڵاو لە ئێوە و لە بینەرانی کورساتیش سپاس بۆ ئەو میوانداریەتان. من پێم وایە کاکسەرتی بنەک هەر شەڕی ئێستای فەڵەستین و ئیسرائیل تەنیا حەدەث بیان ڕووداو بیان تەنیا پرز بێ و کەیز بێ کە پروشکەکەی بەر عێراق کەوتووە بەڵکو کۆی ڕووداوەکانی کە ئێستا لە ناوچەکەدا هەیە هەمووی گرێدراوە بە دۆخی ئێستای عێراق هەر لە شەڕی هەر لە حوسیەکانی یەمەنەوە هەر لە لێدانی سووریا لەلایەن تورکیا هەر لە لێدانی ئۆپۆزیسیۆن لەلایەن سووریاوە هەم شەڕەکەی ئێستای حەماس و ئیسرائیلیش ئێستاکە وای کردی ئەمانە کۆمەڵە ڕووداوێک بن کە وەکو هێلانە جاڵجاڵۆکەوە تێک هەڵکێشی یەک کرابن و هەموو ناوچەکەی گرێداوی بە سیاسەتێکی ئێستا سیاسەتێکی زۆر ئالۆز و لێڵە وەکو هەڤاڵیش ئاماژەی پێکرد هەموو ئەو فاکتەرانی کە کاکسیروان باسی کردن هەموو ئەوانە هۆکارن کە وای کردووە عێراق بە دوور نەبێ هەم لە پروشتی ئەم شەڕانە هەم بە دوور نەبێ لە هەموو ئەو ڕووداوگەلانی کە ئێستا لە ناوچەکە ڕوودراوە هەمیشە عێراق و هەرێمی کوردستانیش هەتا هەر ڕادیەکی زۆر ئەبنا یەکلایی سەقی ململانێ یان ئەبنا گۆڕەپانی شەڕ نەبوونی هاو هەڵوێستی لە عێراقداوە پارچە پارچەبوونی لایەنەکان و وەدابەشبوونی سیاسەتەکە بەسەر هەموو گروپەکاندا وەکو ئەم ئاماژەی پێکرد ئەمانە هەمووی هۆکارن وای کردووەکە عێراق نەتوانێت لەم چێشمە خۆی بە دوور بگرێ ئێنجا ئێمە نابی ئەمەش بزانین کە شوێ ینی هەڵکەوتەی جوگرافیای عێراقیش زۆر تحکوم ئەکاتن بە سیاسەتی ئێستای عێراق کەوتۆتە نێوانی هەموو ئەو ڕووداوانە کەوتۆتە نێوانی هەموو ئەو شەڕانە یان هەموو ئەو گۆڕانکاریە خێرایانە و هەموو ئەو پێشهاتە چاوەڕوان نەکراوانە کە ئێستا ڕوودەدای منە ئێستا نازانین بەیانی لەوانەیە شتێک ڕوودا کە ئێمە هەرگیز هیچ چاودێرێکی سیاسی هیچ سیاسەتوانێک ڕەنگە چاوەڕێنەکە لە عێراقیشدا هەروە و ئەوەشمان بیر نەچێ ئێمە ئێستا ئەزانین کە عێراق ئەتوانی سەروەری خۆی بپارێزێ نە ئەتوانی سیاسەتێکی عێراقیانە یان نیشتیمانیانە پەیڕۆ لەژێر هەژمونی هەم وڵاتانی زلهێزدایە هەم لەژێر هەژمونی و سیاسەتی وڵاتانی دەوروبەردا ئێمە ڕۆژانە بە بەرچاوی خۆمانە بینین لەشکرچێشی تورکیا ئەبینین و بۆمبارانکردنی وڵاتی ئێرانە بینین بۆ سەرشارەکانی کوردستان و ئەمانە هەموو وای کردووە ینی عێراق هەتا ئێستا نەتوانێ سەروەری خۆی بپارێزیتن نەتوانی خۆی بە دوور بگرێت لەو ڕووداوانێک کە ئێستا لە ناوچەکە بە شێوەیەکی گشتی ڕوو ئەدات. زۆر باشە کاک سیروانیانی کورد لە نێو عێراقدا لە بارودۆخێکی ناسەقامگیردایە لەسەر زۆر ئاستیانیدا ڕووی ئاستی سیاسی دڵماسی لەوەی کە دەبینیت یعنی لایەنە عێراقیەکانیش لە هەندێک شوێندا لە دژی بەرژەوەندەکانی کورد دەجوڵێنەوە لە پاڵیشی دایانی کورد زۆر هانان دەبات بۆ لایەنی نێودەوڵەتی بۆی لەم کێشە و ململانیانی کە عێراقی تێکەوتۆ کورد بە دەربێ بەڵام بەداخەوە هەنی دەبینیت کە پاڵپشتەکان لە ئاستی پێویستدا نین و بارودۆخەکە خۆت دەبینیت و ئاگداری ینی ئەگەر کورد گەیشت بێت بۆ ڕاستی کە هەست بکات بێ پشت و پەنایە دەبێت خۆی چی بکانی دەبێت خۆی پاڵپشتی خۆی بێەوە دەبێت خۆی پارێزەری خۆی بێت دەبێت چۆن لەگەڵ ئەم بارودۆخە مامەڵە بکە. لە ڕاستیە کورد نەئەکرێ بڵێ بێپشتیوانە و نەئەکرێ بڵێ پشتیوانەکانیشی هێندە کاریگەر نەتوان پرسەکانی بۆ یەکلا بکەنەوە و هیچ بابەتێکیش بە یەک فاکتەر یەکلایی نابێتەوە یەک هۆکار یەکلایی ناکاتەوە
فاکتەری ئەساسی و بنەڕەتی لە هەرێمی کوردستانە و بۆ کورد کە ئەوە بێتە بڕبڕەی پشتی سەرکەوتنەکەی و کۆڵەکەی ئەساسی وەستونی ڕاگررتنی قوارەی هەرێمی کوردستانە یەکێتی و یەکڕیزی و تەبایی و یەکدەنگی هێزە کوردەکان و یەکخێتابی هێزە سیاسەکانی کوردستانە. ئێمە سەدان جار پەیام لە سیاسەکانی جیهانەوە لە سەرکردەکانی جیهانەوە لە نەتەوە گرتوەکانەوە لە دیبلۆماتەکان کە ڕۆژانە ئەبی ئەیان بینن سەرکردە سیاسەکانیان بینن هزار جار پشتیوانیمان بۆ دووپاتکەنەوە بەڵام لەگەڵ ئەمە ئەڵێبێ خۆتان ماڵی خۆتان یەکخەن یەک دەنگ بن یەک ڕیز بن تەبا بن چونکەی تەبایی فاکتەری ئەساسی بەدەستهێنانی ئەو دەستکەوتانن کە لە عێراقا بەدەستمان نەهێناوە و پارێزگاریکردنە لەو دەستکەوتانی کە بەدەستمان هێناوە و دەڵەمەن لە ڕاستیە ینی کورد نابێ بەوە بەسەرەن پاڵی لێباتۆ بڵێ من هەرێمی کوردستانم هەیە و سێ پارێزگا ئەوە چوار پارێزگام لە بەردەستایە و هێزی پێشمەرگەم هەیە و لە دەستورە مافەکانم تا ڕادەیەک چەسپێنراوە. ئەوە فاکتەری تر هەن کە ئەتوانن هەموو ئەم معادلانە پێچەوانە بکەنەوە کە ئەوە ئێمە لەو ڕۆژگارە کە ئەو فاکتەرانە حکومەکەن ئێمە لاواز بین بێهێز بین ناتەبابین نایەگرتو بین لەبەر ئەوە ئێمە یعنی ئەرکی لە پێشینەی هێزە سیاسیەکانی کوردستانە سەرکردەی هێزولایەنە سیاسەکانە ئەم قۆناغە و هەموو قۆناغێک تەبایی و برایەتی گرنگە بەڵام ئەم قۆناغە کە ئێمە هەستەکەین بە بەردەوامی ئاگر لە ناو ماڵمانایە وەکو جەنابەت باست کرد جوگرافیای ناوچەکە هەمووی ئەکوڵەیە و لە هەموو لایەکۆ شەڕ و پێکدادانە ئەم زۆنەی ئێمە تا ڕادەیەک جاران ئەیانود مێرگێکی دیموکراسیە لە ناوچەکە ئەم مێرگێکی ئارامە زۆنێکی ئارامە بەڵام ئەم ئارامیە گرنتی بەردەوامبوونی نییە دەستەبەری بەردەوامبوونی نییە ئەگەر ئێمە خۆمان ڕێک نەخین خۆمان ئامادە نەکەین بۆ ئەگەر و پێشاتەکانی کە لە ئایندە ڕوبەڕوومانە بنەوە و تەنها فاکتەرێکیش کە ئەمەمان بۆ بەسۆگەر بکە ئەوەیە کە ئێمە لێبوردە بین بەرامبەر یەکتری و ئێمە ینی خەمی کورد خەمی کۆمەڵانی خەڵکی کوردستان خەمی قوارەکەمان خەمی لە پێشینەمان بێ ئەمەش هەر نابێت لە چوارچێوەی خیتاب و مزایداتی سیاسی و ئیعلامیا بمێنێتەوە ئەبێ ڕنگ باتەوە بۆ ژیانی تاک بە تاک بۆ ژیانی موچەخۆر بۆ ژیانی خانەنشین بۆ هاوڵاتێکی کاسب بۆ جوتیارێک بۆ دوکانارێک بۆ کۆی لە هەنە سیاسەکانی کوردستان بۆ هەموو تاکی کورد ئەبێ ئەمە ڕنگ باتەوە لە چوارچێوەی خیتابانە مێنە ببێ بە واقع ئەم واقعیش پێویستی بەوەیە بەشێک لە سەرکردە سیاسەکان و بەشێک لە هێزە سیاسەکانی کوردستان لەو بورجی عاجە بێنە خوارەوە و بزان خەڵک چی ئەوێ لەگەڵ خەمی خەڵکا بن ئەوەی کە ژیانی هەرێمی کوردستان ئێستا و قۆناغی کە ئێمە پیای تێبڕین تا ڕادەیەک ئارامی هەیە تا ڕادەیەک ئاسایش بەرقەرارە بەڵام بە بەردەوامی ڕۆژانەم ئارامیە لەژێر مەترسی و تهدیداتی جدیایە ئەوەی جەنابەت ئاماژە پێکرد لە سێ چوار ڕۆژی ڕابردووە سێ چوار شەوی ڕابردووە ئەوەی کە لە هەوری لێر ڕوویدا و شەوانە و ڕۆژانە بردومانەکرێ لە فڕۆکەخانەی هەولێر لە شارباژێر لە پێنجێن لە قەندیل لە ئامێدی نازانم لە بارزە لە بادینان و هەموو شوێنێکی ئێمە مستهدەفە ئەگەر ئێمە لەناو ئەم دۆخە ئەمانە دافع و پاڵنەر و فاکتەری ئەوە نەبن ئێمە یەکگرتو بین ژیانی خەڵکەکەمان کە لەسەر شەقامن مامۆستا نەچۆتەوە ناو هۆڵەکانی خوێندن وەکو پێویست پرۆسی خوێندن چەند مانگێک دوا کەوتووە خەریکە ساڵێکی خوێندنی خوێندکارانی لانی کەم زۆنی سەوز و پارێزگای سلەیمانی بەفی ڕۆچێ ئەگەر ئەمانە هەموو هێزە سیاسیانە نەجوڵێنێ ئەم سەرکردە سیاسیانە نەجوڵێنێ حکوومەتی هەرێمی کوردستان نەجوڵێنێ بەڕای من ئەوەی چی هەمانە لە دەستی ئەدەین و ڕۆژانە بچووکتر ئەبینەوە لە بەرامبەر عێراق لە بەرامبەر تورکیا لە بەرامبەر ئێران لە بەرامبەر تەواوی دنیای دەرەوەی خۆمان لەبەرەوە ئێمە پێویستە یەکگرتو بین و خەمی خەڵک هانمان با لێبوردە بین بەرامبەر یەکتری وەکو لایەنە سیاسەکان و ئەوەندە شەڕی بەرژەوەندی تەسکی بنەماڵی و حیزبی نەکەین شەڕی خەمی خەڵک بکەین شەڕی هەرێمەکەمان بکەین شەڕی ئەوە بکەین کە بەدەستمان هێناوە بیپارێزین خەبات بکەین بۆ ئەوەی زیاتر لەمە بەدەست بێنین ئەو ئامانجانەی بەدیمان نەهێناوە کە گەلی کورد لە پێناوێ خەباتی کردووە هەزارەها قوربانی داوە شەهیدی داوە کیمیاباران کراوە ئەنفال کراوە ڕاگوێزراوە گوندەکانی ڕووخاوە ماڵوێرانی گەلی کورد ئەمە ئەگەر ئەمە بەزنێ بۆی یەکگرتو بین پێم بڵێن ئەم سەرکردە سیاسیانە لەکوێی
معادلەکانی دنیان بینیویانە ینی چه ئاماژەیەکیان دیوە بەم خراپی ئەتوانین بەردەوام بین و بە بەردەوامی ئاماژەی مەترسیدار هەیە لێمان قبول ناکرد نەتەوەی گرتوەکان هەڵێ خۆلێتان لێتان قبول ناکرێت هێزەکانی کە پشتیوانمان بوون ئەم هەرێمە دروستکەین ئەوانەی کە ئێمەیان پاراستووە هەمووی ئەڵێ وابن ئەوەیشی هەتانە لە دەستی ئەدەن لەبەرەوە ئەم قۆناغا لە هەموو کاتێک گرنگترە ئێمە یەکگرتوو بین خاوەنی یەک خیتابین پەرلەمانمان ئەوە پەکی خراوە ئەنجومەنی پارێزگا پەکی خراوە حکوومەتەکەمان ئەوە بە خۆ دەزانی شەرعێتی حکوومەتەکە تا چ ڕادەیەکە حکوومەتێکی کاربڕێکە دەهی ئەوەی ئێستا خۆمان کۆکەینەوە یەکگرتوو بین یەکدەنگ بین دەستبەرداری بەرژەوەندیە تەسکە حیزبی و شخصیەکان و ئەو عینادە سیاسی و ئەو ملهۆڕی و تا ڕادەیە غورورەی کە بەرامبەر بە یەکتری ئەمانە بریا ئەو غورورەی کە بەرامبەر تاچی کورد هەیەیانەم سەرکردانە بەرامبەر عەرەبی شیان بووە بەرامبەر دوژمنانی گەلەکەشمانیان وایە بەداخەوە جاریوە هابینی لە بەرامبەر دوژمنەکانە خۆیانە چەمێنن و بۆ گەلەکەمان ئامادەن بۆ چەوساندنەوەیان و بەتوندی مامەڵەکردن و خەم نەخواردن لە پرسە جدیەکانیان زۆر باشە خات و شاناز کاکسیروان دەڵێت ینی کورد خۆی هۆکارە بۆی کە بەهۆی ناتەبایی نێوان لایەنەکان و یەک نەگرتن و یەک هەڵوێستی کە تووشی ئەم چارە نووسەنە دیارە بووین کە ئێستا تێداین و بە بڕای تۆشانی ئەگەر لەسەر بنەمای وتەکانی کاکسیروان ئەگەر ئەم بارودۆخ و ناتەبایە سیاسیە بەردەوام بێدانی لەناو عێراقێکی پڕ لە کێشمە کێشم و ئاڵۆز چی چاوەڕێی کورد دەکات؟ بێگومان هاوڕای زۆربەی قسەکانی کاکسیروانم یەکەم کار کە پێویستە یان یەکەم خاڵ کە پێویستە کورد زۆر ڕەچاوی بکە ئەویش هەبوونی یەک گوتاری نیشتیمانی بەهێز بۆ هەموو لایەنە سیاسیەکان کە ئێمە هەتا ئێستا بەداخەوە یەک گوتاری هەتا ئێستا بەداخەوە نییە و یەک ستراتیژیشمان نییە و یەک پلانیشمان نییە ئەمانە هەموو قسەی ڕۆژانەی هەموو خەڵکە هەموو سیاسیەکانە هەموو سەرکردەکانە بەڵام بەداخەوە تا ئێستا پەیڕەو ناکرێت کە پەیڕەو ناکرێت ڕەنجی داوەتەوە لەسەر خەڵک لەسەر ژیانی خەڵک لەسەر گوزەرانی خەڵک ئێمە هەموومان دێین بەرگری لە شتێکەکەین کە هەموومان تێدا بەشدارین ئایا ئێمە تا چەند پەیڕەوی ئەو قسەی ئەو وتانەی خۆمانەکەین ئایا ئەمە تا چەند لەگەڵ ئەو وتانەی خۆماندان ئێمەش ینی پرسیارێکە ئەبێت لە خۆمان بکەین کاک سەرتیب لە چەند ڕۆژی ڕابردوو جگە لەوەی کە شاری هەولێر بردومان کرا مەترسیەکانی لە داهاتوودا ئەبێت بێ ئێمە ینی پرسیارێکەکەین ئایا ئەو بە موشکی بالستی بە ڕۆکێتی بالستی لە هەولێر درایە دوو خاڵی زۆر گرنگ هەیە کە مەترسیداریشن کە درکمان پێ نەکردێ ئەوەیە کە ئەو ڕۆکێتانە بۆ ینی ئەتوانن لە مەسافەیەکی زۆر دوور هەدەفی خۆیان بپێکن ینی ئامانزی خۆیان لە بەرەوەی تەکنەلۆژیایکی زۆر پێشکەوتووە و لە هەمان کاتدا یەکێکی تر لە خاڵەکانی ئەوەیە کە زۆر بە دەقیقی زۆر بە وردی هەدەف ئەپێکن ینی ئەمانە خاڵی مەترسیدارن کە کورد پێویستە هەڵوێستی لەسەر بکە کە تۆ بێ لە ناو شارەکە ینی لە ئەمە کە هەمیشە باسی بیان شانازی بەوە ئەکەین کە ئەمنیەت هەیە لە کوردستانی ئێستا ئێمە ئەمنیەتمان کەوتۆتە ژێر پرسیارەوە ینی ئێمە تەنانەت ئەمنیەتمان پارێزراونیە کە خەڵکەکە جگە لەوەی ئێستاکە لە گوزەرانێکی زۆر خراپدایە وەکو ئەم باسی کرد کە خەڵک ڕۆژانە لە سەرجادێ ئێستا تۆ هەستکەی ئاساییشت پارێزراونی ئاساییشت سەقامگیر نییە ئەوە بەڕاستی خاڵێکی زۆر مەترسیدارە کە ئێستا ئەمە دەمێکە موشک بارانەکەین بۆ تا ئێستا خەمێکی لێ نەخوراوانی بە مێژوودا بڕۆرەوە ینی لەلایەک تورکیا گوند و دەهات و چیاکان بردومان دەکات لەلایەک ئێران ئەو بەرژەوەندیانی کە دەزانێت جۆرێک لە مەترسی دروستەکەن بۆ سەر بەرژەوەندەکانی و بردوماندەکانی هەستناکی درەنگە دەبوو زووتر چارەسەری ئەم بابەتە بکرایە. ئەکید ئێمە بەڕاستی ئەمە ئەرکی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستان بوو کە ئەبێ کاری کردبا لەسەر پاراستنی سەروەری خۆی هەتا حکوومەتی هەرێم نەتوانێت سەروەری خاچی خۆی بپارێزیتن ئێمە دۆخی سیاسیشمان بەو شێوە ئەوی لە عێراق من پێم وایە هەتا کورد بە خۆی هاو هەڵوێست نەبیتن هەتا بە گوتارێکی نیشتیمانیانە نەتەوەیانە نێتن سەروەری خۆی بپارێزین ئێمە
ناتوانین بە هیچ شێوەیەک داوە لە عێراقیش پێ ڕاستە ئێمە ئێستا هەرێمێکین سەر بە عێراقین بەڵام ئێمە لەبیرمان نەچێت کە ئێمەش حکوومەتێکمانێ ئەو حکوومەتە لە سەرەتی کە هاوڵاتیەکانی خۆی بپارێزی سنوورەکانی خۆی بپارێزی ئەمە بەوە ناکرێتن کە لایەنێکی زۆرینە لە ناو حکوومەتدایە بەڵام هەتا ئێستا ئێمە نەمانتوانێت گوتاریەکی نیشتیمانیمان هەبی هەتا ئێستا لەلایەنی وڵات ڕووداوانە دایانی بەرپرسیارەتەکە دەخاتە ئەستۆی حکوومەتی عراقی دەڵێت دایانی ئێمە سەرۆریمانە چوارچەوەی سەرۆری عراقی فدراڵدایە دەبێت حکوومەتی عراقی لەسەر مافی خەڵکێری کوردستان لەمڕۆ قسە بکاتە ئەین تۆ باوەڕ دوایە ئەمە تا چەند ڕاستە؟ ئێمە بەتەکیید ینی ئێمە لە چوارچێوەی حکوومەتی فیدرالی عێراقداین ئەبێ عێراق سەروەری هەموو خاکی عێراق بپارێزێ بەڵام لەلایەکیت کە تۆ بەپێی دەستور ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان تێ تۆ لەلایەک ئەبێ بێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ئەرکە بخاتە ئەستۆی خۆی و سەروەری خاکی خۆی بپارێزی اینجا داوای لە ئێمە بیرمان نەچێ زۆر جاروێ ینی بە ئاشکراوە بە زەقی دیارە لایەنەیە کە ڕێگەی داوە هەتا ئێستا مەسەلەن تورکیا بردومانی زۆربەی زۆری ئەو سنوورانە ئەکە هەر ئەمڕۆ کە ئێمە ئێستا لەو ساتەکە باسەکەین گوندەکانی دەوروبەری گارە و ئەو شاخانە هەمووی ئەمڕۆ بردومان کرایە هەموو خەڵکی گوندەکان ئاگادار کراونەتەوە کە شوێنەکانیان بەجێبێڵن ئایا حکوومەتی هەرێم لەو سنوورانە بەرپرسیار نییە؟ یەکێک لە سیادیترین پۆستەکانی حکوومەتی عێراقەوە وەزیری دەرەوەی کوردە ینی چۆن دەبێت هەڵوەستێکی تون دەینە بە لەسەر ئەم بابەتان ئەکید ئەمە جێگەی پرسیارە ینی ئێمە لە خۆمانە پرسین و خەڵکیش زۆر ئەپرسێ ئێمەکە وەزیری دەرەوەمان کووردە بۆچی هەتا ئێستاکە ئێمە نەمانتوانیوە ئەو پێگەیە ئەو پێگە بەهێزە بەکاربینین بۆ ئەوەی دەنگمان هەڵبڕین و با هەموو وڵاتانی جیهان بڵێن یان بە نەتەوە یەکگرتوەکان ئێمە ڕۆژانە سەروەریمان پێشێلەکرێ ئێمە ڕۆژانە سنوورەکانمان پەلامار ئەدرێتن ئێمە ڕۆژانە بۆمباران ئەکرێتن بێدەنجی حکوومەتی هەرێم و بێدەنجی نوێنەرەکانی ئێمە لە بەغدا ئەوە بەڕاستی جێگەی پرسیارە و مەترسیەکی گەورەیە لە داهاتوودا کە ئێمە نەتوانین کە بەشدارین لە ناو حکوومەتی عێراقدا ئێمە نەتوانین تەنانەت خاچی خۆشمان بپارێزی. کاک سیروانانی شاناسخان بابەتێکی گرنگی و ڕژانەوەی کە دەڵێت هەندێک جار لایەن هەیە لە هەرێمی کوردستان گڵۆپی 100 ساڵەکات بۆ لایەنی کە بردومانی خاک و چیا و ناوچەی هەرێمی کوردستان بکانی ئەمە لە کوێی سیاست و کوردایەتی و نیشتیمان پەروەریدا جێ دەبێتەوە. لە ڕاستیە ئێمە کە ئەڵین ناتەبایی یەک نەگرتووی ینی یەک خیتابی نییە معنای ئەوە ینی ئەمانەی تر هەن بۆیە کە ماڵین با یەکگرتوبین ینی نایەگرتوین کاڵین با یەک دەنگبین ینی یەک دەنگنین کاڵین بە یەک خیتاب لەگەڵ بەغدا قسە بکەین یان لەبەر یەک خیتابمان نییە لە ڕاستی ئەوەی لە هەرێمی کوردستان ئێمە هەستی پێەکەین پەیڕۆکردنی سیاسەتی بانێکە و دووهەوایە ئێمە هەرێمی کوردستان ئەگەر وەکو خەریتەکەی عراق سەیریکەین وەکو نەخشەکەی عراق سەیریکەین لە چوارچێوەی سیادەی دەوڵەتی عراقیایە و ئەو ناوچەیەشی کە هەرێمی کوردستان ئیدارەیەدا مەسئولیەتی ئیدارەدانی ئەم هەرێمە ئەکەوێتە سەر هەرێمی کوردستان بەپێی ئەو چوارچێوانەی کە لە دەستورا بۆی نووسراوەوە ڕێگەی پێدرا و دەسەڵاتەکانیش معلومە هەندێک دەسەڵاتی هەرێم هەندێکی بەغا هەندێکی دەسەڵاتی مشتەرەکە و حەسبەکانیش ڕوونە من ئەوە ئەڵم مەسەلەن ئێمە بردومان هەر کەسێک بیکە و هەر وڵاتێک بیکە و هەر لایەنێک بیکە و ئەگەر مەسەلەن بەردێک لە ئاسمان بکوێتە خوارەوە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان و هێز و لایەنە سیاسەکانی کوردستان لە بەرامبەر ئەمە هەڵوێستێکی یەکگرتویان هەبێ ئێمە بۆ ئەو بردومانەی کە لە چەند شەوی ڕابردووە ئەوە بڕژانە سەرجادە لە دوهۆک لە هەولێر و ئێمە لێرە نیگەرانین هەموو خەڵکی کوردستان نیگەرانە ینی ئەو پرسێ هەموو تاشی کوردەوە نیگەرانی لای هەمومان دروست کردووە بەڵام ئەمە ئەو بانێکە و دووهەوایمان نیشانەدا باشە ڕۆژانە ڕۆژی وا هەیە 10 جار 5 جار شەو ڕۆژێ 30 جار فڕۆکەکانی تورکیا بەسەر ئاسمانی هەرێمی کوردستانە ئەگەر بڵێ لە سنوورەوە دێژێت لە ناوچەی پێنجێن لە شارباژێر لە هەموو ڕۆژەکە بیسینەڵی لە شارباژێر ڕوولای ماوەت و لەم مەنتیقانە ئەوە بە هەر لە مەنتیقی ئامێدی و سیدەکان و نازام چی ئەو مەنتیقانە هەموو ڕۆژێکە و جگەل لەوە هەر هێزی تورکی مقڕاتیان هەیە معسکراتیان هەیە فڕۆکەخانەیان هەیە لە بامەڕنی لە بەرامبەر ئەمانە بێدەنگن لە بەر ئەمانە ناڵێن بۆ نیگەران نین دەنگ بەرز ناکرێتەوە یعنی ئەمە یعنی کە تۆ ئەبینن تورکیا ئەو هەموو مداخەلە سلبیە لە عراق هەرێمی کوردستاناکە ئەو هەموو پێشێلکاریی سنووری عراق و هەرێمی کوردستانەکە ئەو هەموو بردومان و کوشتارە ئەو هەموو شەید و خەڵکی سڤیلیش بە ئامانجەگیرێ
لەولا وڵاتی تریش لەو تەنیشتەوە ئەڵێ منیش بە مافی خۆمی ئەزانم بەرژەوەندیەکانی خۆم ئاسایشی خۆم پارێزم لە شوێنەکان مەترسی لەسەر ئاسایشی وڵاتەکەمە بینمەوە منیش بۆ تورکیا قسە ناکەن منیش مداخەلەکەم کە لە ڕاستیە بۆ هەردووکیان غەڵەتە بۆ هەردووکیان تاوانی نێودەوڵەتیە بۆ هەردووکیان پێشێلکاریە بەپێی قانونی نێودەوڵەتی بەپێی هەموو عورف و عادەتێکی بەڕێوەبردننی دەوڵەت بەپێی ئەو ڕێکوتنامە و میساقە نێودەوڵەتیانەی کە هەیە بەڵام ئەمە من ئێمەوە سەر ئەو خاڵێک کە ئێمە کە هات و خەمی هەرێمەکەمان بە هەمووی بەیەک خەم نەزانی و پرسەکەمان پرسێکی یەکگرتوو نەبوو و خیتابەکەمان خیتابێکی یەکگرتوو نەبوو لە ڕاستیە ئەمانە یعنی تا ڕادێک محتەمەلە و چاوەڕوان کراوەشتی لەمە قورستریش هێزی سیاسی دەوڵەتی تر هەر لەشکرکێشیش بکە لەبەرەوە یعنی ئەبینی ڕۆژانە چونکە هەرێمی کوردستان بەداخەوە لە چوە بەهۆی ناتەبایی و خراپ ئیدارەدانی هەرێمەکەەوە وەکو ماڵێکی بێدرگا و پەنجەرەی لێ هاتووە لە هەموو لایەک و خەڵک خۆی پیاکە لەبەر ئەوە ئەمە ئێمە ئەتا وابین هەتا یەکگرتوو نەبین هەتا یەکدەنگ نەبین هەتا خەمی میلەت خەمی خەڵک خەمی سەرەکی و لە پێشینەمان نەبێ وەزعمان لەمە خراپتریشە بێ لەبەرەوە تۆ من یعنی من نازانم ئەم سەرکردایەتی سیاسی کورد باشە بچی بە ئاگایانە هێنێتەوە ئەم هەموو بردومانە ئەم هەموو مەترسیە ئەم هەموو ئامۆژگاریە تەسەور بکە دوژمنەکانیشمان کە ئێمە ئێستا پێمان وایە بردومانمانەکەن و لەشکرکێشیکەنە سەرمان کە لەگەڵمان دانیشتەوە فەرموو خۆتان یەکگرتوو بن ئامۆژگاریمانەکان فەرموو یەکگرتوون بەگوێی دوژمنەکانیشمان ناکەین بۆ یەکگرتن اینجا چ جای دۆستەکانمان لەبەرەوە ئەوە ئێمە کوردەواری ئەڵێ نازام تامریش خۆی خۆڵ بەسەر خۆیانەکە کەس خۆڵی بەسەرانە کە تا ئێمە خۆمان ماڵی خۆمان وێران نەکەین ماڵی خۆمان ئاوا پەرتەوازە نەکەین خەڵک بۆ چاوە دێمان ناڕوانێ لە ڕاستیە حکوومەتی هەرێمی کوردستان بەهۆی مامەڵەکردنی بە تایبەتی بەڕاستی ئەم کابینەیەش یعنی معناوەنێ کابینەکانی تر زۆر موفق بوون بەڵام ئەم کابینەیە بۆ بە کابینەی عینادی و ڕقێنە و چەوسانەوە و حەسار خستە سەر بەشێکی و ئابڵقەدانی بەشێکی تری و مامەڵەکردنی ناتەندروست و بەڕق و چینە کارێکی کردووە نەک مۆفق نەبووە لەوەی برایەتی و تەبایی لەناو هێزە سیاسەکان حتا لەناو کابینەکە خۆیە لەناو میلەتی کە ئیدارەیەدا لەبەرەوە ئەم خەڵکە ئێستا کە تۆ هەستەکەی ئەم حکوومەتە تا ڕادێک خەریکە ئەی چەوسێنێتەوە و هەست بەم چەوسانەوەکە کە ئینتیمای خەڵک بۆ ئەم حکوومەتە نەما ئەمە هیچ کە شەرعەتێکی ویژدانی و ئەخلاقی و نیشتیمانی نامێنێ و دوژمنەکانیشمان داگیرکەرەکانیش دەڵێکا کە ئەم حکوومەتە خەڵکەکەی خۆی قوبوڵی نییە میلەتەکە لێی ناڕازیە موچەی بۆ دابین ناکات ژیانی بۆ دابین ناکە اینجا لە بەرامبەر بەغایشە طبعاً ئەو هێزانێکە لە بەغان هەموو دۆست و خۆشەویستی ئەمەنین هەموو ململانەی پشتی خۆی و بەشی خۆی ئەکا بەی ئێمە ئەبێ ئەو نقطەیەمان لەبەرچاو بێ دوژمنانی میلەتەکەی ئێمە ئەگەر لەگەڵ خۆشیان شەڕیان هەبێت لەسەر هزار پرس ناتەبابن بەڵام لەسەر پرسی ڕوبە ڕووبوونەوە و دژایەتیکردنی کورد و بەرژەوەندەکانی لە هەموو شوێنێکی دنیا یەکدەنگ و تەبان دەبا ئەمە وامان لێ بکە ئێمەش یەکدەنگ و تەبابین لانی کەم بۆ بەرگریکردن لە خۆمان ئەو زۆنە ئەو هەرێمە کە ناوی هەرێمی کوردستان باشووری کوردستان هەتا ئیستیقراری زۆرتر بێ ئەمە ئەبێتە مای خێر و بەرەکەت و ئیحای لێوەرەگیرێ بۆ هەموو لایەک بۆ کوردێک ئەگەر لە هەر کوێیەکی ئەم سەر ئەرزە بێ لەبەر ئەوە ئەم خەمە لە پێشینانە پێویستە هەمومان بە جددی وەری بگرین. خاتو شاناز هەڵوێستی حکوومەتی عێراقی ینی بە خوێندنەوەی چاودێرانی سیاسی دەوترێت هەڵوێستێکی لاوازە بەرامبەر ئەو ڕووداوانی کە لە هەرێمی کوردستان دەگوزارەوە بگرە جۆرێک لە ئیستیقلالکردن هەیە لەسەر ئەو ناتەبایی کە کاکسیروان باسی کرد ینی لە دوورەوە سوود لەو ناتەبایی و لەو ئاڵۆزیانە دەبینە کە لە هەرێمی کوردستانانی بۆچی دەکرێت حکوومەتی عێراقی بەم جۆرە مامەڵە بکانی وەک باسمان کرد لە ڕووی دەستیری شۆبیانی هەرێمی کوردستان بەشێکە لە یاراغانی نائارامیەک لە هەرێمی کوردستان یەکسانە بەوەی کە سەر بکێشە بۆ عێراق و بۆ ناوچەکانی دیکەش. ئەزانی چۆنە حکوومەتی عێراق ینی خۆشی حکوومەتێکی ینی یەک حکوومەت نییە ئێمە ئەزانین ئەو حکوومەتە دابش بووە بەسەر چەندین ئاراستە و گروپی جیاجیا شیعەکانە سوننەکانە کوردەکانە هەر یەکێک هەر گروپێک لەو گروپان لەنا ئەو حکوومەتی عێراقیدا بەرژەوەندی خۆی ئەپارێزی و هەر یەکێک لەو گروپانە سەر بە وڵاتێکی ئیقلیمی سەر بە وڵاتێکی دەوروبەرە دێتن ئەجندای ئەو وڵاتانە لەناو حکوومەتی عێراقا جێبەجێ ئەکا کاتێک ئەوە ئەبیندرێ بۆیە حکوومەتی عێراق جگە لەوەی کە لاوازە وەکوتم یەک ئاراستە و یەک سیاسەتیشی نییە کە یەک ئاراستە و یەک سیاسەتی نییە
لە بەرامبەر هەموو ئەو پێشێلکاریانەی کە هەم بەرامبەر خۆی ئەکرێتن و هەم بەرامبەر هەرێمی کوردستانی شەکرێ ناتوانێتن گوتارێکی یەک ئاراستەیی و سیاسەتێکی یەک ئاراستەیی پەیڕەو بکە دێ هەموو جارێک ئەو گروپانە بەرژەوەندیەکانی خۆیان ئەپارێزن و جگە لەوە وەکو ئەمیش ئاماژەی پێدا هەموو یعنی ئەو فاکتەرە دەرەچیانە کاریگەری ڕاستەخۆیان نەبی لەسەر حکوومەتی عێراقی و ناتەبایی حزبە سیاسیەکانی عێراق هەرێمی کوردستان عێراق ئەمەشی قۆستۆتەوە کە بۆ باری لاری ئابووری خراپی هەرێمی کوردستان ئەمانە هەمووی خاڵن کەوای کردووە حکوومەتی عێراق لە ئاز زۆر پێشهاتی مەترسیداردا بێدەنجی هەڵبژێرێەوە وەکو وتم ئێمە کە پێگەی هەندێک جار وەزارەتی گرنگمان لایەوە پێگەی بەهێزمان لایە لە کوردستان دەتەنانەت ئەوانش بەکارنەهێنراون بۆ ئەوەی پێگەی هەرێمی کوردستان بەهێز بێ کاتێک کە پێشێلکاری سەروەری ئەو حکوومەتی هەرێمی کوردستان و خاک و نیشتیمان و هاوڵاتیانیان ئەکرێ ئێمە بتوانین لەوێ دەنگێکی بەهێز بین و فشار بکەین و فشارێکی زۆریش بکەین هەتا حکوومەتی عێراقیش لەگەڵمان بێتە سەرخەت و ئێمە بیریشمان نەچی وەکو ئەمەتی هەموو ئەو وڵاتانەی دراوسێ کاتێک دێتە سەر مەسەلەی کورد و نەتەوەی کوردوانە لە زۆر خاڵە ئەوان یەکتر ئەگرینەوە زۆر جار ئێمە بەتەنیا ماونێتەوە هەموو ئەو وڵاتانە کە هەر یەکیان بەشێکی کوردستانی گەورەیان لە بۆ بەرژەوەندی خۆیان دێن یەکتر ئەگرن هەمویان سیاسەتێک دژی هەرێ کوردستان یان بڵێن ئەو پارچەی باشووری کوردستان پەیڕەوەکەن کە تێدا ئێمە زۆر بەلاوازی دەرەکەوین بۆیە من ناڵێم هەموو کاتێک حکوومەتی عێراق سیاسەتێکی لاوازی هەیە نەخێر لەوانەیە زۆر بەمەبەست هەندێک جار ئەو سیاسەتە پەیڕە بکە و پێشی باش بی ئەم هەرێمی کوردستان لەو جۆرە ناتەبایی وەرگرت لەبەرەوەی کاتێک ئێمە بەهێزە بین یان یەک گوتارمان هەیە کەواتە لەناو ئەو حکوومەتشدا پێگەیەکی بەهێزمانەیە کاتێک ئێمە هەموو حزبە سیاسەکان لەناو حکوومەتی عێراق یەکگرتوین کەواتە ئێمە لەوێ بەهێزین لەناو پەرلەمان بەهێزە بین لەناو حکوومەت بەهێزە بین کاتێک ئێمە ڕوبەڕووی هەر پێشێلکاریەک ئەبینەوە ئێمە ئەتوانین لەوێ دەنگ هەڵبڕین لەوێ ئەتوانین بینەوە لێرە هەرێمی کوردستان بەهێز بکەین بۆیە هەمیشە ئەگەڕێینەوە سەر هەم من و هەم هەڤاڵ سیروانیش و پێم وایە هەمومان کۆچین لەسەر ئەو قسەی کە ناتەبایی ئێمە هاو هەڵوێست نەبوونی ئێمە هۆکاری سەرەکی و خاڵی گرنگی ئەوەیە کە ئێمە هەم عێراق زۆر جاروەیە لە بەرامبەر ئەو پێشێلکاریانە بێدەنگێ هەم خۆشمان بەو لاوازیە خۆمان ئەبینینەوە کە کاریگەری ڕاستە و خۆشی خستۆتە سەرمان ئێستا خۆشمان زۆر بە پارچە پارچە ئەبینین ڕاستە ئێستا لە بەرامبەر ئەو موشکبارانکردنی هەولێر حکوومەتی هەرێم ئیدانەی کردووە تەنانەت ئێمە خۆشمان یەکی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئیدانەمان کردووە بەڵام بەڕاستی ئیدانەکردن بە تەنیا کیفایەت نییە تۆ ئەبێ هەنگاو بنێ تۆ ئەبێ کردارت هەبێ تۆ ئەبێ هەڵوێستێکی زۆر نیشتیمانیانت هەبێتن کە بتانی جارێکی تر ئەمە دووبارە نەبیتەوە هەر ڕۆژ لە دوای ڕۆژ ئەمە دووبارە ئەبێتەوە ئیدانەکردن بەڕاستی دادی ئێمە نادەیستا لەوە دەرچۆ تۆ تەنیا بە ئیدانەکردن بتانی ڕێگری لەم جۆرە پێشێلکاریانە و ئەم جۆرە پەلامارە نەبگری ئەبێت تۆ ئەبێ کردداری ئەمەلیت هەبی تا بتانی جارێکی تر ئەمە دووبارە نەبێتەوە هەر ڕۆژی دواتر دیسان فڕۆکەخانەکان بردومانەکرێ دیسان سنوورەکان پێشێلێرە کرێتەوە ئێمە لە ماوەی ڕابردوودا بینیمان چۆن تورکیا فڕۆکەخانەی سلێمانی داخست بەڵام لە بەرامبەردا حکوومەتی هەرێم هیچ هەڵوێستێکی ئەو تۆی نەبوو ئەیان توانی هەمان کار بکەن فڕۆکەخانەی هەولێریش لە بەرامبەر تورکیا ئەوانیشدا بخەن ئەگەر ئەمە کرابایە باوەڕت هەبی هەڵوێستەکە یەکە بوو و زۆر شت لەوانەیە بگۆڕابا بەڵام بێدەنجی حکوومەتی هەرێم یان لایەنێک لەسەر داخستنی فڕۆکەخانەی سلێمانی وای کرد هەم بابەتەکە درێژە بچێشی هەم خۆشمان بەلاوازی ببینێنەوە کە تا ئێستاش بەردەوامی هەیە باش کاکسیروان لە قسەکانی پێشتردا باس لە سەرکردایەتی سیاسی کورد کرد کە دەبێت خەمێک لەم وەزا بخۆن بەڵام دەپرسیانی دەبێت کێ ئەم ڕۆڵە بژێڕیانی وەک سەرکردا هەوڵ بدات ئەم ناتەبایە سیاسیە کۆتایی پێبێنێەوە ڕۆڵی براگەورە ببینێت لە لێوان ئەم لایەنە سیاسیانە بۆەوەی جارێکی دیکە لەسەر یەک مەزی گفتوگۆ کۆبنەوە گومان میتیانیانی هەمومان دەزانین ینی ئەو بارودۆخانی کە ئێستا هەیە بە تایبەت لە دوای کۆچی دوای ینی سەرۆک مامجلال کۆبوونەوەی لایەنە سیاسەکان و گەیشتن بە ئەنجامێکی ئەرێنی لەسەر ئەو ڕووداوە سیاسیانی لە هەرێمی کوردستان ڕوویداوە بوونی نییە ئەنی ئێستا کێ دەبێت ئەم کارە بکە
لە ڕاستیە کاک سەرتیب ئەوەی ئێمە تێبینیەکەین بەداخەوە یعنی ئەو غیابەی کە لە پاش مامجلال لە عێراقیش و لە هەرێمی کوردستانە دروست بووە و ئەو فەراغە بڵین ئەو فەراغە ئەو بۆشایی کە دروست بووە ئەو تا ئێستا پڕ نەکراوەتەوە. اینجا ئەمە ئەم قۆناغانە خۆ یعنی مامجلال لە هەڵوێستەکانی پێشبینیەکانی بڕیارەکانی دەست پێشخەریەکانی کردی بۆ مامجلالە گەورەی کە ئێستا هەموو پیر و گەنج و سیاسی و ناسیاسی و ڕووناکبیر و نەخوێنەوار بۆی بەداخە و قۆناغی ئەزەمات لە هەموو دنیا ئەو قۆناغانن کە سەرکردەی تیا هەڵەکەوێ و ئینسانی کاریزمایی تیا هەڵەکەوێ و ئەو مەیدانە مەیدانی و ئەو گۆڕەپانە گۆڕەپانی نیشاندانی عەقڵ و ئیرادە و کاریگەریەکانی سەرکردەی کاریزمایی و سەرکردەی خەڵک کرد و خەمی خەڵکی بێ. بەداخەوە ئێستا ئەوەی ئێمە ئەیبینین هاوتەمەنەکانی جەنابی مامجلال ئەوەی لە ساحەی سیاسیا ماوەتەوە مثلا لە سەرکردە سیاسیەکان مثلا جەنابی کاک مەسعود ئێستا لە قەیدی حیاتە بەڵام بەداخەوە ناتوانێ و نەیتوانیوە تەجاوزی براگەورەی پارتی زیاتر بکە و نەیتوانێت تەجاوزی سەرۆکی پارتی زیاتر بکە و ئێستا ئەگەر سەرۆکی هەرێمی کوردستان بە نمونە وەرەگری ئەویش ناتوانێت ببە یعنی لە ڕاستیە ئەگەر پەیامێکیشی بۆ ئەما بێ هەرخۆی ڕەنگە لە ناو خۆی پارتیا بەشی جێربەجێی نەکەن چ جای هێز و لایەنە سیاسەکانی تر چونکە هەموو ئەمانە خەڵک و هێزی سیاسی دوای پەیامی ڕوون و استراتیژی و ڕێبازی ڕوون و ڕاستەکەوێ ئەو ڕۆژگارە جەنابی مامجلال ڕێبازەکەی ڕوون بوو خەمی خەڵک خەمی نەتەوەکە خەمی نیشتیمانەکە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و جەنابی مامجلال شەلانی کەم ناتوان لەسەرم ئەزمونە بڕۆن اینجا یعنی مەسەلەکە ئەمەیە لە ڕابردووە ئەمە جەنابی مامجلال نەبووە ئێستا یعنی وەکو ئەوە نامن بەرگری لە یەکێتی نیشتیمانی کوردستان بکەم بەڵام دەیان مبادرات لە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی مەکتەبی سیاسی بەیان نامە فەرمیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بۆ نەجیاجیاکانە لەو ڕووداوانەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە ڕوویداوە و هەمیشە لە کۆنگرەی یەکێتی دوای کۆنگرەی یەکێتی لە هەموو کۆڕ و کۆبوونەوەیەکە جەنابی کاک بافڵ بە ئاشکرا ئەڵێ ئێمە دەستی ئاشتی درێژەکەین فەرم وەرنە پێشەوە با کێشەکانمان وەلا بنین خەمی خەڵکەکەمان بکەین بە خەمی سەرەکیمان وەرن با یەکگرتوو بین با تەبابین قوربانی بە بەرژەوەندەکانی خۆمان بدەین یەکێتی ئامادەیە زۆرترین قوربانی بدا لە پێناوی بەرژەوەندی باڵای نەتەوەکەمانە میلەتەکەمانە بەداخەوە ئەم پەیامانە وەکو خۆی وەرنەگیراون وەکو خۆی ئیسیجابیان نەبووە معنای ئەوە نییە مبادرات نییە و ئێستا کاتێتی بەڕاستی سەرکردایەتی سیاسی کورد هێز لایەنە سیاسەکانی کوردستان بەداخەوە زمانێک بەرەی کوردستانیمان هەبوو بەس بەسەر یعنی ئەو کە جێی دەستخۆشیە بەرەی کوردستانی و بەڕێبەرایەتێکی نیشتیمانی کوردستان ڕاپەڕین کرا یەکەمی هەڵبژاردننی کوردستان کرا پەرلەمان دروست کرا پاشانەوە پەرلەمانە حکوومەتی دروست کرد ئێستا ئەوە بەرە نەما پەرلەمانیش ئەوە ئێستا تعتیل بووە مؤسسەی فەرمی لە هەرێمی کوردستانە وەکو لایەنی حکومڕانی سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە ئەم مبادراتانە لەوانەوە نابینین ئەجنە ئێستا دۆخی ئەوەیە کۆنگرەی نیشتیمانی کۆنگرەی نەتەوەی کورد ساز بکرێ هێز و لایەنە سیاسی کوردستانیەکان هی هەر چوار پارچەی کوردستان سیاسی سەربەخۆکان ڕووناکبیران نخبە تاکی کورد بێت جارێکتر خیتابێکی نوێی سەردەمیانەدا بڕێژنەوە بۆ ئەو قۆناغا چکە ئەگەر باش قۆناغەکە نەخوێنیتەوە بەرچاو ڕوون نەبێ ناتوانانی بیر لەوە بکەیتەوە بەرنامە بۆ بەرنامەی استراتیژی بۆ ئایندە دابنەی بەداخەوە ئەوەی ئێمە ئێستایی بینین بەشێکی لەم هێزە سیاسیانە و ڕەنگە لە حکومڕانیشە بەشی هەرە زۆری دەسەڵاتەکانیان لابێ ئامادە نین ئەسڵ بە غوروریان ڕێگەیان نادا ئیستیقبال و پێشوازی لە مبادرانە بکەن و بەداخەوە پیان وایە باشانی منیش پرسیارمە بوو لەسەر ئەو غرورە سیاسیانی ئەگەر تۆ دەست بۆ نیەتێکی خێری وەک لایەنێکی یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بکە ینی ئەداخۆ دەبێت چ کاریگەرێکی نەرێنی دروست بکە لەسەر ئایندەی سیاسی تۆ وەکو حزب وەکو سەرکردایانی بۆچی دەبێت تۆ بەدەم نیەتێکی خێرەوە نەی چەند جار لە کۆبوونەوەکانی مەکتەبی سیاسی ئەوانەی ئەو کۆتایی ساڵی ڕابردووە ئەگەشتە سەر ئەوەی پرسەکە کۆتا ماڵی کوردی یەکگرتوو بکەن ڕێکی بخەن یەخیتاب بین یەکگرتوو بین هێز و لایەنەکان لە دەوری خۆمان کۆ بکەینەوە لە نیوەی کۆبوونەوەکە بە تەسریحێک تێکیان نایەوە
بە لێدوانێک تێکیانایەوە بە هەڵوێستێک تێکیانایەوە بابە ئەمە خۆی ئەمە ینی هەستەکەی نیەتێک هەیە لە ناوم هەرێمی کوردستانە ئیتر من ئومێدەوارم هەڵە بم ئەم نیەتە ئەبینی نیەتێکە ئەجندای دوژمنانی بارودۆخانە بەهۆش خۆی داهێنابنەوە من پێم وایە هێشتا بەهۆش خۆیان ناتوە ئەجینا هەر ئەبوو ئەمە یعنی ئەو شەوەی ئەمە ڕوویان لە تەمان خۆ ئەوە ئیسامە فۆکەسی علامی زۆری لەسەر کرا ئەو ڕووداوی هەولێرگینە خۆ ڕۆژانە و ڕووداوانە دووبارە بنەوە دەیان گوندنشینی کوردستان بە هەر ئێستا من هاتم بۆ ئەم بەرنمەیە بە چەند ساعاتێک پێش ئەوە فڕۆکانی تورکیا چەندین ناوچیان بردومان کردووە ئەمانە نایان هێنێت یان لەبەرەوە من کەمتر لە چەند مانگێکە لە فڕۆکەخانی ئاربەت کۆمەڵە گەنجی ئازا و بەجرێک شەید بوو اینجا لەبەر ئەوە من پێم وایە بەداخەوە من جارێکتە تەکی دەکەم و هیوادارم من هەڵە بم بەڵام هێزگەل هەن سەرکردەی سیاسی و بە نفوذ و کاریگەر هەن لە ناو هێزەکانی خۆیانە کە ئەجندای دەرەکی جێبەجێکن و ئەگەرنا ئەمانە کۆمان ناکاتەوە ئەمانە یەکگرت و یەکدەنگ و یەخیتابمان ناکە بێزەحمەت چیکە ئەوە ئێمە وەزعمان لەگەڵ بەغدا لە خراپترین دۆخایە نەوتیان ڕاگرت ئەوە بودجەکە ئەیانوت مەسەلەن مانگی 600 ملیارە نێرن کە بەشیش ناکە ئەوەیش نەما ئەوە کاکە سیادەی هەرێمەکە و عێراقکە بە بەردەوامی لەژێر تەهدیداتە ئەمانە یەکمان ناخا هەنگاوێک نانە پێشەوە کە ئەنەما هیچ ڕووی نەدابێ خۆیان لێبێ ئاگا کردووە و بەخۆیانانایەنەوە بەڕاستی ئەم دۆخە بەشی هەرە زۆری ئەگەڕێتەوە بۆ ئەم جۆرە لە ئیدارەدانی فاشیلی ئەم هەرێمە و ئیدارەدانی سیاسی ئەم هەرێمەکە زۆر 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 بە ناڕێک و پێکی و ناعەقلانی نامەنتەقی و ڕەنگە بڵێم تا ڕادێک نەخوێنەوارانە ئیدارە ئەدرێ و ئەگەرنا ئەمانە بوو ئێمەی زۆر یەکگرت و تەبا بکردایە و بۆ ئەمانە ئێمە ینی ئاماژە نابینین خۆ ینی ئێستا بۆ ئەمانە جنابەت ئاماژەت پێکرا بوو ئەمە یەکمان ناخات چی یەکمانەخە بەداخەوە ئەمەیژێکی نەخستوین من دڵنیام لەمە گەورەتیش ڕۆدا هەتاوەکو خاوەنی ئەو عقلیەتە بین هەتاوەکو بە عقلی دەرەوە و ئاراستە بکرێن و ئیدارە بدرێن لەوە خراپترە بینین و بەڕاستی و ڕەنگە هێزێکی سیاسی گەورە لەم هەرێمی کوردستانە بە مەسئولی یەکەم لە کۆی ئەو پرسانە ببینرێت زۆر باشە خات و شاناز کۆتا پرسیارەری هەر لەسەر ئەو غڕورە سیاسیە و وەخت و کات لە بەردەستدایە بۆی ئیتر لە ئەسپی عینادی خۆیان بێنە خوارەوە پێکەوە لەسەر ئەو هەموو کێشە سیاسی و نانتەبایی کە هەیە پێک بێن بۆی بتوانە لایانی کەم ئارامی بۆم هەرێمی کوردستان بژێڕنەوە من پێم وایە هیچ کاتێک درەنگ نییە بۆ پێکەوە ژیان و بۆ تەبایی و بۆ ئەو هەموو ئەوانەی کە هەواڵ سیروان باسیکردن هیچ کاتێک درەنگ نییە کە هەر لایەنێکی سیاسی یان هەر حزبێکی سیاسی لەو غڕورە سیاسی خۆی بێتە خوارەوەەوە چیتر تەنیا بەرژەوەندی تەشتی حزبایەتی خۆی لێک نەداتەوە یان مانەوەی خۆی تەنیا لە ساحەکە لە بەرچاو بگرێتن و ئەوانی تر هیچ خوێندنەوەیەکی نەبی بۆ ئەوانتر هەڵەیەکی استراتیژیە ئەگەر هەر لایەنێک پێی وابی ئەتوانێت ئەوی تر بسڕێتەوە یان ئەتوانی هیچ حسابێکی سیاسی بۆ ئەوی تر نەکاتن هەمومان ئەبێ خوێنەوەمان هەبێ بۆ یەکتر من باوەڕی تەواوم وایە کە هەمیشە بەرامبەرەکەت بوونی هەیە تۆ چۆن چەند خاڵی بەهێزت ئەویش خاڵی بەهێزیە تۆ چۆن خاڵی لاوازت ئەویش خاڵی لاوازی هەیە بەڵام ئەکرێ ئەمانە هەر هەمووی بەڕێکەوتن بە دیالۆگ گفتوگۆی لەسەر بکرێەوە ئێمە بتوانین بە دیالۆگێکی نیشتیمانیانە و بە یەک گوتاری نیشتیمانیان وەکو هەمیشە من زەختم لەسەر کردەوە ئێمە بتوانین لانی کەم کە ئێستا ئێمە لە بارودۆخێکی ئابووری سەخت داین و لە بارودۆخێکی سیاسی ئالۆز داین چونکە ناوچەکە بەگشتی ناوچەیەکی زۆر گەرمی ڕووداوەکانە و چەقی ڕووداوەکانە لانی کەم ئەو ئارامیە بجێڕینەوە بۆ خەڵک کە ئێمە هەتا ڕادەیەکی زۆر ئارامیەکەش ئەتوانم بڵێم نەهێڵراوەتەوە بۆ خەڵکانی بەڕاستی ئەو دیمەنانەی شاری هەولێر لە چەند شەوی ڕابردوو ینی هەستێکی زۆر ناخۆشی لا دروستە کردی کە ئەدبینی وەکو شاری غەزەی لێ هاتووە ئەم ڕووناچی ئەم موشەکانە کە لە شاری هەولێر ئەبیندران هەستت ئەکرد کە تۆ گەڕایتەوە سەردەمی شەڕەکانی عێراق و ئێران و شەڕەکانی کەندا و کە چۆن لە بەغدا ئەدرا و لەو شوێنانەی تر ئەدرا و هاوڵاتیان هەستیان بە مەترسیەکی زۆر گەورە ئەکرد هیوادارم ئێمە هەموو ئەو گفتوگۆیانێک کە ئەکەین هەموو ئەو قسانەی ئەکەین سوودێکی هەبێ و سیاسەکان جارێکی تر بە خۆیان دابێنەوە و
بەڕەچاوکردنی بەرژەوەندی گشتی میلەت و پاراستنی بەرژەوەندی گەل جارێکی تر ببیتە خەمی هەر هەمیان. زۆر بەخێر بێن کاک سیروان جەلال چاودێری سیاسی بۆ ستۆدیۆ خاتەوشان هەسڕەمزین و سەر و چاودێری سیاسی جەنابیشت بەخێر بێی سوپاس بۆ سەرنجەکانیەوە بەخێر بێن. بەڕێزان سوپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری پانۆراما بوون هەر شاد و بەختەوەر بن.